يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسەکەماندا بە ناونیشانی ڕزق و ڕۆزی دەگەینە بەشی چوارەمی ئەو زنجیرە باسە و دەڵێین پشتیوان بەخوای پەروەردگار وەڵامی ئەو پرسیارەت دەدەینەوە کە لە وتارەکانی ڕابردوودا باسمان کرد کە ئینسان کاتێکەوە دەبینێ لەگەڵ ڕۆژبوونەوەدا و گزنگی بەیاندا مرۆڤەکان بەشی هەرە زۆریان و باڵندەکان، خشۆکەکان، گیاندارەکان هەمووی دەکەونە جم و جۆڵ بە مەبەستی پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان. بەشێکیش لە مرۆڤەکان، بەشێکیش لە خشۆک و گیاندارەکان، بەشێکیش لە باڵندەکان وەکو شەمشەمە کوێرە لە شەوە دەستجوڵێن بۆ ئەوەی بژێوی ژیانیان پەیدا بکەن. کەواتە جوڵەی هەرە زۆری مرۆڤ لە پێناوی بەدەستێنانی ڕزق و ڕۆزیدایە. خوای پەروەردگاریشە کە ڕزقی هەمووان دەدا. بەڵام زۆر جاڕەن بێ بەبیری جەنابی شتدا بێ باشە خوای پەروەردگار کە ڕزقەکەی دیاری کردەوە هەر بۆمان دەنێرێ پێویستی بەو هەموو زەحمەتە هەبوو، ئەی بۆچی وەکو بەهەش لە دنیاشدا هەر نەمان خواردایە بۆمان نەهاتە ناو ماڵەوە ئەو هەموو عەزێت و ماندووبوونەی بۆچی بوو؟ لە وەڵامە دەڵێن خوای پەروەردگارێکە لە ناوە جوانەکانی ئەلحەکیم و کاربەجێیە، هەموو کارەکانی لە مەسلحەتی بەندەکانیەتی. ئێمە لە دنیادا دەژین و ئەو ئاواتەمان بەویستی خوای پەروەردگار لە قیامەتە لە بەهەشتا دێتە دی کە ئینسان حەزی بە هەرچیەک بێ بەبێ ماندووبوون دێتە بەردەستی، بەبێ ڕەنجدان. بەڵام لە ژیانی دنیادا ئەوە لە زەرەری خۆمان تەواو دەبێ. بۆیە کارکردن و گەڕان بەدووی بژێوی ژیاندا چەند سوودێکمان پێدەگەیەنێ. یەکەمیان بە تامترین نان بە چێشترین پارە ئەوەیە کە ڕەنجل لە پێناوە دابێ. ئەگەر لێکۆڵینەوەیەکی کۆمەڵناسی و دەروونناسیانەش لەگەڵ یا بکەین بەڕێزان، ئەبینین مرۆڤ هەر لە کوردستانی خۆماندا تا نزیکی نەوەتەکانیش خەڵکی ماندوو بوو، خەڵکێک زۆر ماندووتر بوو بەجەستە لە ئێستا، زۆر هەژارتریش بوو لە ڕووی ماڵ و لە ڕووی خان و لە ڕووی کەلوپەل و پێداویستی ژیان و ئۆتۆمبیلەوە. بەڵام کاتێک کە خواردنێکی دەخوارد تام و چێژێکی تایبەتی لێ دەکرد، دڵیشی خۆشتر بوو، دەستەشی ساختر بوو. بۆچی؟ چونکە بەرهەمی دەستی خۆی دەخوارد. ئەو نانەی کە لەسەر سفرەی خەڵکان بوو لە جاراندا کەسەکە خۆی چاندبووی، گەنمەکەی دەچان لە زەویەکەی خۆیدا بەدەستی خۆی دەیچێڵات، پاشان دروێنەی دەکرد، گەنمەکەی دێنایەوە بۆ ماڵەوە، ئەیبر لە ئاش بەدەستی خۆی دەیدەکرد و دەیکرد بە ئارد و دەیهێنایەوە، خانمی ماڵ بەدەستی خۆی دەیشێلا و دەیکرد بە نان لە تەندوری ماڵەکەدا کە دەهاتە سەر سفرەکە ئینسانەکە کە نانی ساڵی دابین دەکرد زۆر حەساوە دەبوو، دڵی خۆش دەبوو. ئەو پێخۆرانەی کە بەکاری دێنا لەگەڵ نانەکەدا هەر لە ساوەر و لە پاقلەمەنیەکانی وەکو نیسک و نۆک و ئەوانە هەمووی بەرهەمی دەستی ماڵەکە خۆی بوو. زۆر شوێن چەڵتووکی خۆی، برنجی خۆشی بەدەستی خۆی بەرهەم دێنە. لە ماڵی خۆشی ئامادەی دەکرد. لە زۆربەی ماڵی کوردەواریدا دەستهاڕ هەبواتە بەدەست هاڕیویانە ئەو ساوەر و پاقلە و نیسک و نۆک و دانەوێڵەکان بەدەستی خۆیان ئامادەیان دەکرد. بەرچایی ئەو ماڵە هەر لە ماست و لە کەرە و لە پەنیر و لە گوێز و لە هەنجوین و لە هێلکە هەمووی لە ماڵەکە خۆیدا کەسەکە خۆی پەیدا دەکرد و بەرهەمی دەستی خۆی بوو. گۆشتەکەی کە دەخوارد هی ئاژەڵەکانی خۆی یان هی پەلەوەرەکانی بەردەرک و ماڵی خۆی بوو. میوەکەی هی ماڵی خۆی بوو، هی بێستانەکەی خۆی بوو، هی باخەکەی خۆی بوو، بەشی زستانیشی لێوشک دەکردەوە لە ئاویندا. کەواتە ڕاستە بەجەستە خەڵکی ماندوو دەبوو، بەڵام کاتێک کە بەرهەمی دەبینی دەحەسایەوە و دڵی پێخۆش دەبوو، دەرونی مرتاح دەبوو. بە کورتی و پوختی نانێک بەدەست دەهات کە بەتام بوو، کە تەندروست بوو. خواردنی پێشین کە لە گوندەکان و زۆربەی شارەکانی خۆمانە خەڵک بەدەستی دێنا بەدەستی خۆی لە ماڵی خۆیدا هەم زۆر تام و چێژی هەبوو هەم زۆریش تەندروست بوو.
بەڵام ئەمڕۆ جەناب سەیر کە هەر لەو نانی کە لە نانەوا دەیکڕی لە ماڵی خۆشتا دروست ناکرێ، ئاردەکەی یان تورکیا یان ئێرانیە یان رووسیا یان ئیتالیە، هەر لەو ساوەر و نیسک و نۆک و پاقلەمەنیانەی کە دەیهێنی چی خۆتە؟ هەمووی تورکیا و لە ئێران و لە تورکیا و لە فڵان شوێنەوە هاتووە. هەر ئەو ماست و پەنیرەی کە دەیخۆی ئەگەر یەک بەشی هی کوردی بێ، 99 بەشی لە سەدەکە هی دەوڵاتانی دەوروبەرە و هی ئەوروپایەکە بۆمان هاتووە. بۆیە دەبینی هەم بێتامە کە دەیخۆی تام و چێژێکی لێ ناکەی، هەمیش تەندروست نییە، ناتەندروستە. جا لە پێش هەمووانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە کە لە صحیحی سونەنی ئیبن ماجەدا بە ژمارە فەرمودەی 1739 هاتووە، سەرۆرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی: ما كسب الرجل كسبا أطيب من عمل يده. إنسان هیچ نانێکی نەخواردووە، هیچ پارۆنانێکی نەخستۆتە دەمویەوە و لەسەر سفرەی دانەندراوە ئەطیەبە. ئەطیەبە یعنی سێ سیفەتی هەیە: پاکتر بێ، بەتام و چێشتر بێ، تەندروستتر بێ لەوەی کە بەدەستی خۆت لە ماڵی خۆتا لە چێڵگە و شاری خۆتا بەرهەمت هێنابێ. هیچ نانێک لەوە بەتامتر نییە، پاکتر نییە، تەندروستتر نییە کە دەستی خۆتی لەگەڵا بوو بێ. ئێستاش خەڵکی ئەوەتانە ئەگەر میوەیەک بێڵە ئەوەی خۆمانە، هی کوردەواریە، سەرێکی تستام و چێژێکی هەیە. هەر گۆشتێکەوە ئاژەڵێک پەلەوەرێک کە بە سروشتی لەوە ڕابێ و هی ڕاگرتنی بە دەرگی کەسێک بێ، چەنی فەرقە لەوەی کە لە دەواژینێکا گەورە بوو بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بەوە کرد کە ئەو خواردنانەی خۆتان بەدەستی لێنن، هەم تەندروستن، هەم بەتامن، هەمیش پاکن، پاک و خاوێنن. بۆیە لە زانستی پزیشکیدا کتێبێکم خوێندەوە بە ناوی تەندروستی و ژیان، دکتۆر محەممەد جیهاد شەعبان نووسیوێتی. مامۆستای بەڕێز دکتۆر ئیبراهیم تاهیر معروف کە لە هەولێر دادەنیشێ کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 14دا ئەڵێ یەکێک لە یاسا تەندروستی و کیمیاییەکان ئەوەیە، دەڵێ ڕووەکی هەر ناوچەیەک شیفایە بۆ نەخۆشیەکانی ئەو ناوچەیە. یعنی ئەو بەرهەمەی لە وڵاتەکەی خۆتدا لە شارەکەی خۆتدا خوا ڕواندوێتی شیفای نەخۆشیەکانی خۆتی پێوەیە. ئەوەی لە شارێشکە لە وڵاتێکەوە بۆت بێ بەس گەدەتی پێتێر دەبێ، هیچ تەندروستێکت پێ نابەخشێ، هیچ بەهایەکی خۆراکی نەماوە. لە پارەشا هەروایە، ئینسان ئەگە پارەیەک ڕەنجی پێوەیدا بێ، ماندوو بوو بێ لەگەڵیا، کاتێک کەوەری دەگرێ هەز دەکا ئەمە بەرهەمی ڕەنج و بزەحمەتیەکانی خۆیەتی، بەڕاستی چێژ لە وەرگرتنەکەی وەردەگری، چەند مرتاحی کە ئەو پارەی ڕەنجیشانت وەردەگری. دومیشیان کاتێک خەرجی دەکەی، قەدری دەزانی، لەزەت لە خەرجکردنەکەشی دەکەی. بەڵام ئەوەی کەوا بە مفت دەستی کەوێ، نە لە وەرگرتنە چێژ دەبینێ، نە لە خەرجکردنە لەزەتی لێ دەکا. بۆیە کاتێک کەوا خۆی پەروەردگار نانەکەت بۆ نانێرێتە سەر سفرەکە و بە دووی ئاڕاکەی و بە دەستی خۆت بەدەستی بێنی، دڵنیابە بەتامترین خواردنێک ئەوەیە دەستی خۆتی تێدا بێ، تەندروستە، بەتامە، پاک و خاوێنە. دومیان لە کار و کەسابەت و بەدەستهێنانی ڕزق و ڕۆزیدا زۆرێک لە گوناهەکانمان لەکۆڵ دەبێتەوە بەویستی خوای پەروەردگار. ئینسان کاتێک کەوا کار و کەسابەت دەکا، بە دڵنیاییەوە سەرمای دەبێ، گەرمای دەبێ، شەون و خونی دەکا. کابرای بێکاری مەعاشخۆری مفت نیۆڕە لەخۆ هەڵدەستێ، کابرای کاسبکاری حەڵاڵخۆر شەبەقی بەیان بە ئاگایە بە دوی ڕزق و ڕۆزیەکەیدا وێڵە بە هەر شێوەیەک بێ. ئەو شەون و خونەی کە لە نوێنی گەرم بۆی دێتە دەرەوە، ماندوو دەبی، ئەجا خەملێ خواردن، ئەو هەموو خەمەی لە کاری کار و کەسابەتە، هەمومان کە کەسابەت دەکەین خەمێک ڕوومان تێدەکا بە هەموو شێوەکانیەوە. ئەو خەملێ خواردنە جاری وایە کەسێک کرێکارە لە کاتی کار و کەسابەتە ئەندامێکی جەستەی لەدەست دەدا، بریندار دەبێ. هەموو ئەمانە بەڕێزان خوا دەیکا بە کەفارەتی گوناهەکانمان بەویستی خۆی. ئینسان ڕۆژانە کە لە کاتی بەدەستهێنانی ڕزق و ڕۆزیدا تووشی ئەم زەحمەتیانە دەبێ، لە گوناهەکانمان کەم دەبێتەوە، لەسەرمان ڕەش دەکاتەوە. سێمیان ئینسان ئەگەر بە دوی بژێوی ژیانە عەوداڵ بێ و دەستی بە کارێکی حەڵاڵەوە بێ، خوا لە نەخۆشی دەرونی دەیپارێزێ. چونکە سەرچاوەی سەرەکی توشبوون بە خەمۆچی و نەخۆشە نەفسی و دەرونیەکان ئەوەی ئینسان بێکار بێ. هەر کەسێک خوای گەورە ڕەحمی پێ بکات دەستی بە کارێکەوە بێ، مێشکی سەرقاڵ نییە بە بیرکردنەوەی زۆری ڕابردوو بیری داهاتوو، ئەو وەختە سەرقاڵی. بۆیە نەفست مرتاحە، شەویش زوو ماندوی زوو خەول لێ دەکەوێت. هەموو ئەوانەی ڕەن بێتەوە بە خیلیان پێبەری، ئای فڵان کەس پەنجە ناکا بە ئاوە و هەر پارە بۆی دێتە ژوورەوە، وەڵڵاهی زۆربەیان دەرونیان نەخۆشە. بۆیە دەبێ مرۆڤ هەر لەبەر تەندروستی دەرونی خۆشی بێ خەریکی کارێک بێ، بێکاری تووشی خەمۆشی و نەخۆشی نەفسی و دەرونیەکانت دەکا.
چوارەمیان هەز بە بوونی خۆت دەکەی. ئینسان کە کارێکی کرد کاسبی کرد عیزەتی نەفسی هەیە. هەر لە ماڵێکا سێ چوار کەس بن ئەگە یەکێکیان کاسبی نەکا خۆی بە منکوب دەزانێت، خۆی بە چاوبەرەژێر دەزانێت. ئینسان کە ڕۆژانە ڕۆیشت و بە ڕەحمی خوا شتێکی پەیدا کرد هەز بە عیزەتی نەفسی خۆی دەکات. بۆیە خوای گەورە لە سونەنی کەونی خۆیدا نانی بۆ پێغەمبەرانیش نەنادۆتە ژوورەوە کە ئەو هەموو موعجیزەی پێبەخشیون. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ بەوەی عیزەتی نەفسیان کە لە هەموو کەس بەهێزتر بووە بەدەستی خۆیان نانیان پەیدا کردووە. باوکە ئادەمان کە یەکەم بەشەری سەرزەوی یەکەم پێغەمبەر بووە سەلامی خۆی لەسەر بێ حەزەتی ئادەم بەڕێزان جوتیاری کردووە، بە جوتیاری نانی خۆی بەدەستهێناوە. حەزەتی داود زرەی دروست کردووە و ئەلەنا لەه الحەدید، خوای گەورە ڕەحمی پێ کردبوو ئەو ئاسنە بەدەستێەوە نەرم دەبوو، ئامێرەکانی جەنگی دروست دەکرد و دەیفرۆشت و پارەی دەست دەکەوت. زەکەریا و نوح هەردوو پێغەمبەری گەورە پیشیان دارتاشی بووە. ئیدریس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پیشەی بەرگ درو بووە، هەتا وەفاتی کردووە بە پارەی خەیاتی ژیاوە، بەرگی بۆ خەڵک دووریوە. حەزرەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بەنا بووە، دەستی دیوار دروستکردن و خانوو دروستکردنی زۆر بەهێزی هەبووە، کەعبەی دروست کردووە و قورئان باسی دەکا و ئیسماعیل شاگردی بۆ بەرد و قوڕی داوەتێ. موسا و شوعەیب بە مەڕداری ژیاون، بە ئاژەڵداری شوانیان کردووە بە دەستی خۆیان هەتا توانیویانە بە ئاژەڵ ماڵ و منداڵیان بەخێو کردووە. پاشان حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم بازرگانی کردووە، شوانی کردووە، لەو دوو ڕێگایەوە بژێوی ژیانی خۆی دابین کردووە. لە سەحابە بەڕێزەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو بەکر، ئیمامی عوثمان، عەبدوڕەحمانی کوڕی عەوف، بەڕای کوڕی عازب، زەیدی کوڕی ئەرقەم، ئەمانە بازرگانی زۆر گەورە بوون، بازرگانی نێودەوڵەتی بوون، چوونە چەندین وڵات و شاری تریان کردووە و شتیان بردە و شتیان هێناوەتەوە، بەسەر دەستی خۆیان بە بازرگانی ژیاون، زۆر دەوڵەمەند بوون. خەبابی کوڕی ئەرەت ئەو سەحابە بە پایەبەرزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ زوبەیری کوڕی عەوامە هەردووکیان پیشیان ئاسنگەری بووە. ئیبن مەسعود عەبدوڵڵای کوڕی مەسعود بە شوانی ژیاوە، مەڕ و ماڵەتی لەوەڕاندووە. سەلمانی فارسی سەحابەی هەرە پایەبەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیشەی دەلاکی حەلاقی بووە، سەری خەڵکی چاک کردو و کورت کردوتەوە. هەروەها ماوەیەکی ژیانیشی پیتاندنی دارخورما فێر بووە و لە ڕێگەی ئەوەوە بژێوی ژیانی خۆی بەدەستهێناوە. تابعین و زانانیش دوای سەحابە بیخوێنەوە هەر یەکەی بە ناوی پیشەکەیەوە ناوی هاتووە کە من لێرەدا مەجالی هەموویانم نییە. بۆ نمونە پیاوێکی وەکو ئیمام ئەبوو حەنیفە ئەو مەزهەبە گەورەی هەیە، ئەو پیاوە بەڕێزە بازرگانی قوماش بووە. پیاوێکی وەکو محەممەدی کوڕی سیرین کە ناسراوە بە ئیبن سیرین بازرگانی خۆراک و ڕۆن بووە، هەتا مردووە لەسەر ئەوە ژیاوە. بۆیە ئینسان ئەگە ئیش و کارێکی کرد و بە دوێ ڕزق و ڕۆزی داوێڵ بوو هەز بە عیزەتی نەفسی خۆی دەکات. پێنجەمیان منەتباری کەس نابی، قەت کارێک کەوا چەندە بچووکیش بێ شەرمی لێ مەکە، هێشتا لەوە باشترە سوال لە خەڵک بکەی و دەست لە خەڵک پانکەیتەوە. لە صحیحی بوخاریدا هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لأن يأخذ أحدكم أحبلا فيأخذ حزمة من حطب. ئەگەر یەکێک لە ئێوە حەبلێکی پشڕاو دەست بداتێ، یعنی پارچە حەبلێک، پارچە گوریسێک بدۆزێتەوە، گرێگرەی بکە، پارچە بیخاتە سەرێک تا حەبلێک دروست دەکات، بڕوا لەو شاخ و چێوە چیلکەیەک، کۆڵەدارێک، چیلکەیەک، پوش و پەڵاشێک بێنێ، فەیەبیعە، بیفرۆشێ، پارەیەک بەدەست بێنە بە حەڵاڵی، فەیەکوف الله بها وجهه، خوا بەهۆی ئەو کاسبیەوە دەم و چاوی لە سوالکردن پارێزێ، خير من أن يسأل الناس أعطي أم منع. بخوا أوي باشترى لوي كوا رو لمو أونيا يشي بيداتي ويشي دز برويونيا زور ببيم نتيجة إنسان تا كار بكا تا كسابت بكا من نتيجة بهيج كسيجني بخواي پروردگاري رازقي هموان نبي. شەشەمیان پارەی زۆر و بەلاش و بێعەزێت و بێڕەنج مرۆڤ تووشی لە خۆبایی بوون و ستەمکاری و ئاژاوەژێڕی دەکات. هەر مناڵەکەی ماڵی خۆت بێنە، پارەی بەلاشی بخە بەردەست، بەلێشاو بۆی هەڵڕێژە بەبێ هیچ زەحمەت و ماندووبوونێک، وەڵی لە کۆڵانەکەدا فەخر بەسەر مناڵانی ترەوە دەکات، پۆز لێ دەدا، ستەم دەکات، لە قوتابخانەکە خۆی دەنوێنێ بەسەر ئەوانەی کە فەقیر و هەژارن. ئینسان تەبیعەتی وایە، ئەگەر ڕەنجی نەدا و گەنجی دەستکەوت بوغڕا دەبێ، بە تایبەتیکە دینداری و خواناسی لەگەڵانە بێ. بۆیە قورئان فەرمووی وەلەو بەسەط الله الرزق لعباده لبغوا في الأرض. ئەگە خوا ڕزق و ڕۆزی ئاوا بڕشت هەیە بۆ ئەو خەڵکە و بەبێ کار و کەسابەت هەمووتان تێر بوونایە، مرۆڤەکان بەندەکانی لبغوا في الأرض ستەمیان لە یەک دەکرد، ئاژاوەیان دەنایەوە. چونکە ئینسان ئەگە خەریکی کار و کەسابەتی چاک نەبێ
دەرونی داوا دەکات خەریکی کارێک بێت تووشی شەڕ دەبێت زۆری ئەوانەی تووشی شەڕ و ئاژاوە دەبن ئەوانن کەوا خەریکی کارێکی حەڵاڵ نین ئینسان ویژدان بەزەیی تێربوونی نامێنێ بۆیەوە جومعەی ڕابردووش عەرزم کردن نابێت دوو شت ببەخشرێ بە بەلاش یەکەم پارە دووەم پۆستی حکومی کار بەدەستی ئەمانە نابێ ببەخشرێن ئەبێ ئینسان بە حەقی خۆی بەدەستیان بێنێ و پارەش نابێ بدرێ بە بەلاش بە کەسێک بەبێەوەی هیچ ڕەنجێکی دابێ چونکە پارە و پۆست ئەگە بە بەلاش دەستت کەوێت سێشت لە دەست دەدەی ویژدان بەزەیی تێربوون ئەو سیانە نامێنێ خۆشەویستانم بۆیە هەر وەختێک کە بیرت کردەوە ماندووی لە کار و کەسابەتە کەمێکیشت دەستکەوتووە سەیری ئەو کەسانە مەکە کە بە لێشاو پارەی بەلاش و حرامیان دەست دەکەوێت شکری خوا بکە و ئەو شەش خاڵەی بۆم باس کردی جارێکی تریش گوێی لێ بگرەوە بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ ئەم ماندووبوونەی من شەش خەڵاتی گەورەی پێبەخشیوم هەمووشمان وەکو موسڵمان عەقیدەمان وایە عەقیدەی هەموو ئەهلی ئیمان ئەوەیە ڕۆزی دەر هەر ئەڵڵایە خوای پەروەردگار لە قورئانە لە سوورەتی ئەلعنکەبوت ئایەتی 60 دەفەرمێ وكأي من دابة لا تحمل رزقها الله يرزقها وإياكم وهو السميع العليم خدا فرمي خلقنا كار كان كسابت كان بلام دروني خوتاني بيو ويران مكان ايوه هر خدا فرمي سير كان بچاوي خوتان ببينن چەند زیندەوەری کڵۆڵی بەسە زمانی لاواز هەیە سیرکە لە ناو ناخی زەویدا لەسەر زەوی لە هەوادا ئەوەندە لاواز و بچووکە ناتوانە ڕزقەکەی خۆی هەڵگرێ هیچی بە کۆڵیان نەداوە هیچیش ناباتەوە بۆ هێلانەکەی بۆ شوێنەکەی خۆی هیچی پەزمەندە و پاشەکەوتیش نەکردووە ناشتوانێت بیچێنێ و زرعات بکە و بەرهەم هەڵگرێ بیری لای پاشەکەوتیش نییە ئەو ژەمە تێر بە بیری داهاتووی نییە کەچی لەگەڵ ئەوەشا خوا پەچی ناخا الله يرزقها بیر بکەوە حتا دەمرێ خوا ڕزقی ئێدا وئیاکم خوا ڕزقی ئێوەش ئاوا دەدا ئێمەی دوای ئەوان خست ئێوە دەتوانن کار بکەن کەسابەت بکەن بجوڵێن پاشەکەوت بکەن بەرهەم بێنن بەڵام بیر بکەنەوە ئەوانە هیچیش ناکەن ئەڵڵا ڕزقیان هەردەدا بۆیە کار بکە کەسابەت بکە خوا بیسەری قسەکانتانە زانایە بەوەی کەوا لە ناو دڵتاندایە ابن كثير رحمة خوای لێ بێ لە تەفسیرە بەناوبانگەکەی خۆی لە تەفسیری ابن كثير لە تەفسیری ئەم ئاەتەی سوورەتی ئەلعنکەبوت ئاەتی 60 باسێکمان بۆ دەکات دەفەرمێ زانایان وتویانە کە دیقەتیاندا و ود بوونەوە باڵندەیەکێ پێڵەن غوڕاب قەلە ڕەشە هەمومان بینیمان ئەو قەلە ڕەشەیە قەلە ڕەش کە بەچکەی دەبێت چونکە بۆ خۆی ئەوەندە ڕەشە و ڕاهاتوە بە ڕەشی کە بەچکەکەی لە هێلکەکەی دێتە دەرەوە تووشی شۆک دەبێت تووشی سەرسوڕمان دەبێت بەچکەیەکی سپی و سۆڵ ڕەش نییە بۆیە لە خۆی ناگرێ یەکسەر لێی دوور دەکەوێتەوە وازی لێ دێنێ هیچ خواردنی ناداتێ هەز دەکا ئەمە ئی خۆی نەبێ تووشی واقعێک واقی دەوڕم بێ ئەمە بەچکەی خۆیەتی هێلکەکەی هی خۆیەتی ئەی بۆ وەکو خۆی ڕەش نییە ئەی بۆ سەرەتا ئاوا سپیە لەبەرەوە لێی دوور دەکەوێتەوە لە دوورەوە چاودێری دەکا ئەم بەچکەیەش چاوی نەپشکوتووە دەمی کردوێتەوە چاوەڕێی خواردنە برسیەتی خوای پەروەردگاری ڕۆزیدەری هەمووان دەفەرمە سەیری ئەو نمونەیەکەن چۆلەکەیەک کوڵاو کوڕەیەک باڵندەیەکی ئاوا بچکۆلە دێ خواردنەکە بۆ خۆی ناخوا لە شوێنان دەیهێنێ و بە دەمی ئەو بەچکە قەلە ڕەشەوەی دەکا حتا تێری دەکا کرمەکە دەخاتە دەمیەوە حتا تێری دەکا دایکە و باوکەوە لە دوورەوە چاودێری دەکەن خوای گەورە واشی لێ نەکردوون بەجێیان بێڵێ بەجێیان بێڵە و بڕۆن دواتر ئەم قەلە ڕەشە لە شێوە فێری دابوو دەستوری قەلە ڕەشی بێ و لە شێوە سروشتی ژیان وەرگرێ حتا پەڕەکانی ڕەش دەبن و پەڕی دێ ئەو باڵندەی تر کە نە دایکەیەتی نە باوکەیەتی نە هێلکەی ئەوە نە جەرگی ئەوە نە ناسیاوی ئەوە نە پەیوەندی بەوەوە هەیە لە دەمی خۆی دەیگرێتەوە دەیکاتە دەمی ئەو بەچکە قەلە ڕەشەوە کاتێک کە پەڕەکانی ڕەش بوون ئەمجا دایک و باوکەکەی ڕەحمیان دەچێتەوە سەری وەک خۆیان ڕەش بووە ئەمجا دێن پەروەردەی دەکەن و فێری فڕین و خواردنی دەکەن بەڕێزان سەرنجی قورئان بدەن لە قورئاندا وشەی ڕازق هەیە لەگەڵ وشەی ئەڕەزاق هەیە راغبی ئەسفەهانی ڕەحمەتی خوای لێ بێ لە مفرداتە دەفەرمێ الرازق يقال لخالق الرزق ومعطيه والمسبب له وهو الله تعالى رازق با ئەو کەسە دەوترێت کە ڕزقەکەی دروست کردووە کە دەیبەخشێ و سەبەبی گەیاندنەکەشی دابین دەکا کە ذاتی خوای پەروەردگارە ويقال للإنسان الذي يصير سببا في وصول الرزق
هەروەها دەتوانرێ بە کەسێ بوترێ ڕازق کە ڕزقێک خواردنێک پارەیەک دەگەێنێتە دەستی کەسێک. یعنی تۆ سەبەبێکی ڕازقێکی بۆ ماڵ و منداڵت کە بۆیان پەیدا دەکەی، ئەو منداڵە بچووکانە تۆ بەخێویان دەکەی. دروستە پێیان بڵێ ڕازقی ئەو ماڵ و منداڵە، چونکە خوای بەڵام دەفەرمێ الرازق لا يقال إلا لله تعالى، إلا الله نەبێ کەس مافیەوەی نەپێ بوترێ الرزاق. رازق دەکرێت کەسێک ڕزقی کەسێ بگەێنێ وەسیلە بێ، بەڵام الرزاق بەس ذاتی ئەڵڵایە. وەیە خۆشەویستان کە قورئانتان خوێندنەوە سیرکەن لە 5 شوێنی قورئانە دەفەرمێ وهو خير الرازقين، خوا چاکترینی ڕۆزی دەرانە، بەڵام قەت لە قورئانە نییە وهو خير الرزاقين. بۆیە کەسیش نابینی ناوێ ڕەزاق بێ، دەبێ ئیلا عەبدوڕەزاق بێ. بۆیە ئەو ئەڕەزاقیەتە بەس تەنها تایبەتە بەخوای پەروەردگارەوە، هیچ پەیوەندی بە کەسەوە نییە. زۆر جار ئینسانەکە بە سەرهاتێکی واقعی ببینێ بۆی بژەڕدرێتەوە و ڕاستەقینە بێ سوودی دەبێت. تەفسیری ئەو ئایەت و حەدیثانەی پێ دەکرێت کەوا باسییان دەکەین. من هەر شتێکم بۆ جەنابتان خوێن بێتەوە هەمووم لە لای خۆم لە کتێبە هەیە، بەڵام ئەم هەفتەیە قەدەری خوا لە شوێنێکە بەدەستی کەسێکەوە گوێم لە وتارێک بوو، لەناو مۆبایلەکەیدا وتارێک بوو سەرنجی ڕاکێشام. بابەتەکە پەیوەندی بەو زنجیرە باسی خۆمانەوە هەبوو. گوێم لە وتارێکی جەنابی مامۆستا مەلا تایر بامۆچی وتار خوێنی مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە هەڵەبجەی شەهید بوو. دواتر بە دووادا چوونم بۆ کرد لە 11 2020 لە ژێر ناونیشانی ڕزق و ڕۆزی هەمان وتاری خوێندوتەوە. واتە ئێمە زۆر جا وتار بێژەکان بەبێ وەی ئاگامان لێک بێ مەوزوعێک تەرح دەکرێت. مامۆستا لەوێدا زۆر بە جوانی کە من بە مامۆستایەکی زۆر بەڕێز و خوێندەوار و دڵسۆزی خاک و نیشتیمان و دینی میلەتەکەمی دەزانم، متمانم بە عیلم و بە زانستی هەیە. من ئەوە لە هیچ کتێبێکی خۆمان نەمدۆزیەوە، بەڵام مامۆستا بە بێگومان دیارە سەرچاوەکەی لایە بەسەراتەکە بۆ ئێوەشی بجەڕمەوەڕم بێ سوودمەند بێ. مامۆستا مەلاتایری بامۆکی فەرمووی ئەمەم بینیوە لە زمانی شاع عەباسدا لە شاری تارانی پایتەختی ئێراندا مەدرسەیەکی خوێندنگایەک دەبێت بە ناوی مەدرسەی مەڕوە. یەکێک لە خوێندکارەکان لەوانی زانست لەو مەدرسەیەدا دەخوێنێ، ساڵانێک دەبێت دەمێنێتەوە، پلەکانی خوێندنی زۆر بڕیوە، تەحملی هەموو هەژاری و برسێتی و نەبوونی و نەداری و بێکەسێکی کردووە. بەڵام دوای ئەوە ڕۆژە سەیری خۆی دەکا هەر جل بەبەریەوە نەماوە، پێڵاو نییە لە پێیکا، پارە لە ژیفانیان نییە، خۆراکێکی پێویستی نییە. بیر دەکاتەوە خوای گیان من خەریکی خوێندنم، ئەگە خەریکی خوێندنەکەم بم بەخوا کار و کەسابەتم بۆ ناکرێ. ئەگە واز لە خوێندنەکەم دێنم خۆ دەتوانم کاسبی بکەم، من دەستەوستان نیم و چاوم لە دەستی کەس نییە. بەڵام ئەو زەمانە عیلم قەدری هەبوو، وتی ناخوای گیان بەخوا خوێندنەکە هەڵدەبژێرم و تەحملی ئەم برسێتیە دەکەم. بەڵام خوای گیان خۆ دەرگای ڕزق و ڕۆزی تۆ فراوانە، تۆ ئەڕەزاقی، تۆ خەیر و ڕازقینی. وەڵڵاهی خوای من داواکاریەکم لێت هەیە، وتی با داوا لە خوا بکەم، داوا لە کەسی تر ناکەم. ئەوەندە عیزەتی نەفسی هەبوو بە کەسی نەگوت لەو گەڕەکە لەو دەوڵەمەندانە بڵێ یارمەتیەکم بدە. وتی با چاکە نامەیەک بۆ خوا بنووسم، کاغەز و قەڵەمی هێنا لە بەندەی محتاج و احتیاج بە لوتف و ڕەحمی خوا، بەندەی بێکەس و بێدەر بۆ کەسی بێکەسان ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا. من جەنابی خوای پەروەردگارم ذاتی ئەڵڵا، من ناوم نەزەر عەلی تاڵەقانیە، خوێندکاری ئەم مەدرسەیەم، کەسم نییە، زۆر هەژار و نەدارم. لە قورئانەکەی تۆدا خوێندومەتەوە وما من دابة في الأرض إلا على الله رزقها، هەرچی لەم سەر زەویە بجوڵێ و جوڵندە بێ لە کرمێکەوە تا ئینسانێک هەر خوا ڕزقیان دەدا. خوای یەقینم هەیە و گومانم نییە ئین الله لا يخلف الميعاد، خواش وعدی بە خلافی نییە. بۆیە خوایە من ئەم داواکاریانە دەخەمە خزمەت جەناب تۆ دەبێ بۆم دابینکەی. داواکاری کەمیشی نەکردووە بەڕێزان، شتی زۆر گەورەی داوا کردووە. وتی یەکەم خوایە داوا لێ دەکەم کچێکی زۆر جوانی خانومانی ڕەوژ بەرزی موسڵمانی زماشیرینم بەنسیب بکەی. ئەوە خێزانێکم لە تۆ دەیە، بچکە من عازە بووم و تەمەنم واگەشتە 25 ساڵ زیاتر. خوای گیان ژنیش بەبێ خانوو نابێ، یا ڕەبی خوایە خانوویەکی گەورەی پڕژووری ڕێک و پێکی جوانیشم بۆ دابینکەی. خوای گیان سێم خزمەتکاریشم دەوێت کە خزمەتی ماڵ و میوانم بۆ بکە. چوارەمیان خوای پەروەردگار داوام لێتە ئەسپ و عەرەبانەیەکی چاکیشم بۆ بنێری. ئەسپ و عەرەبانەی ئەو زەمانە وەکو باشترین ئۆتۆمبیلی ئەم سەردەمەوە بووە. ئەسپ و عەرەبانەشم دەوێت
پێنجەم خوایە باخێکیشم دەوێت کە بە دەستی خۆم کاسبی تێدا بکەم و میوەی لێ هەڵبگرم و ژیانێکی خۆشمی لەگەڵ ماڵ منداڵەکە ماتیا بەسەر بەرم خوایە باخچەیەکی پڕ لە کانی و ئاوی جوانیشم دەوێت لە تۆ. شەشەمیان یا ئەڵڵا داوا لێ دەکەم کەوا پارەیەکی باشیشم بۆ بنێری بۆ ئەوەی لە ژیانما دەست لە خەڵکپان نەکەمەوە بە ئیزنی تۆ کاسبی پێوە دەکەم معاملە دەکەم کڕین و فرۆشتن دەکەم من یارمەتی خەڵک دەم و لە دوای خوێندنەکەشم محتاجی دەستی کەس نەبم بەڵکو من یارمەتی خەڵک دەم. نامەی نووسی و خوای جان چاوەڕێی وڵامتم کە بۆم بنێری ئەمە عینوانمە بەندەی هەژار و محتاج بە ڕەحمی تۆ یا ئەڵڵا نەزەر عەلی تاڵەقانی ئیمزای کرد و نامەی پێچایەوە و داینا ئەی خوای ئەم نامەیە بە چێدا بۆ خوا بنێرم ئەمجا کەوتە سەر خەیاڵی ئەوە بیخێنمە بەریدەوە بیدەمە خەڵک نابێ بە مێشکیا هات مزگەوت ماڵی خوایە وتی مزگەوت ماڵی خوایە نامەکە دەکەمە ماڵی خواوە بۆ خوا. شەوی جومعە بوو دوای نوێژ عیشا نامەی نووسی و هات لە مزگەوتی گەورەی تارانی ئەو کادا لە زمانی شەعباسە نامەکەی خستە گوێستوانەی مزگەوتەوە وتی لێوە بەخوا دەگا هاتەوە ئەوەندەی یەقینی هەبوو بە زاتی خوا کە وڵامی دەداتەوە بێ خەم لێی خەوت حتا وەختی شەو نوێژی بەری بەیان با ئەم لێوێ بەجێ بێڵینەوە چاوەڕێی خوا وڵامی نامە و داواکاریەکانی بداتەوە. لەم لاوە شەعباسی پاشای وڵات بەری بەیان هەڵدەستێ و ئارەزوی ڕاوشکات دەکا بەدەست و دایر و پەیوەندەکانی دەڵێ با بڕۆین ئەمڕۆ حەزم لە ڕاوە ئەڵێن فەرموو ئامادەین دەڕۆن و لەناو هەموو تارانە قەدەری خوا دێتە بەردەمی مزگەوتی گەورەی تاران بەوێدا بەڕێکەوێ دەگاتە ئەو نزیکانە و بایەکی بە قووەت هەڵدەکا با نامە لە ژێسوارەی مزگەوتەوە هەڵدەگرێ و دەیخاتە سەر سنگی شەعباس و دەکەوێتە سەر زینی وڵاخەکەی هەڵی دەگرێتەوە نامەیەکی گەورەیە دەیخوێنێتەوە سەری سوور دەمێنێ ئەمە داواکاری خوێندکارێکی زانستەکانە و بۆ خوای نووسیوە ئەڵە جەماعەت بگەڕێنەوە بۆ کۆشک هەر بەو بەیانە وەزیر و وەزیری دارایی و ڕاوێژکارەکانی کۆ دەکاتەوە دەڵێ ئەم نامەیە بەوێ داڕۆیشتم بایەکی تند هەڵی کرد و بەسەر سنگی منی دادا ئەڵێن قوربانە لوتفی خوایە لەگەڵت ئەو بەندەی خوایە زۆر بەدڵ ڕووی کردووەتە خوا زۆر بەدڵ لەگەڵ خوای خۆیدا پاک بووە خوا وڵامی داوەتەوە ئەو لوتفەی لەگەڵ تۆ کردووە دیارە تۆ بەڵکو ئیشێکی باشت کرد بێ خوای گەورە ئیشەکەی بە تۆ سپاردووە ئەینا پەشی ناخا چی دەوێ بۆی دابینکە پۆلیس دەنێرێ بە شوێنیا و بەو بەیانە کاکی خوێندکار نەزەر عەلی تاڵەقانی دێن و ئەڵێ وعد بێ خوا کارەکەی بۆ جێبەجێ کردووی خەڵک خواخوایەتی پاشا خوازبێنی کچی لێ بکا و هەموو پێویستێکی بۆ دابینکە و زاوای پاشای وڵات بێ باشترین کرد باشترین خان و جوانترین ئەسپ و ماڵ و عەرەبانە و خزمەتکار و باخ و پارەش یەداتێ ئەویش مەردان دەست بە کاسبی دەکا. بەڵێ خۆشەویستان ئەمە ڕووداوێکە ئەم نامەیە ئێستا لە مۆزەخانەی گولستان لە شاری تاران پارێزراوە نامەی نەزەر عەلی تاڵەقانی بۆ خوا تا ئێستاش پارێزگاری لێکراوە خۆی ماوەتەوە. ئەمە ڕەن بێ جارێک لە مێژوودا ڕووبدا تۆش نامەیەک ننووسی لە مزگەوتی هاوی ڕەن بێ یەقینی ئەون نەبێ خەڵکی ئەمە گرفتەکەی ئەوەیە ئەو ئینسانە هیچ گومانی لەوە نەبووە کە خوا وڵامی دەداتەوە خوش بە نێتی ناودڵی خۆی وڵامی داوەتەوە. ئەی تۆ چی بکەی کاکە نامە خوا نووسین بۆ خوا ئاسانە دەستنوێژێکی پاک و پوخت هەڵگرا بڕۆ لە مزگەوت تابی لە ماڵی خۆ تابی شەو بێ ڕۆژ بێ بە تەنیا دوورکان نوێژی سەلات الحاجە بکە بڵێ یا ڕەبی خوایە ئەم پێویستیان بە تۆ هەیە جا داوای کەم لە خوا مەکە مەڵە هەر خوا شڕواڵە دڕاوێک پارچەنانێکی شکاوێک نانا خوا خەزێنەی فراوانە ئەو عاقڵ بوو داوای شتی زۆر گەورە و چاشی کرد باشیانم بەختەوەر بێ خۆ لە خوا کەم نابێتەوە بەم شێوەیە بەدڵ لە خوا پاڕێەوە بڕۆ ڕوو لە کار و کەسابەتێک کە بە ئیزنی خوای گەورە خوا ئاواتەکانت دێنێتە جێ. إذا أراد الله شيئا هيأ له أسبابه أجا خوا ما بس تشتاق بو إمزاي لسركر أسباب كاني بود رخصين يبو خوا آسانا همومان بيوستيمان بوا هيا كرومان لخواي پروردگار بي أو رزقش دياري كراوا يقين تانها بي يقين حتى أو پاروناني بو تو بو من دياري كراوا ني خوي ناشي نجير خاكوا پیغمبري خوا صلى الله عليه وسلم وفرمودي أو صادق الأميني كهيج قمان لفرمودكاني دانيا لحديثك پیغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي إن روح الأمين قد ألقى في روعي أنه لن تموت نفس حتى تستوفي رزقها فأجمل في الطلب فمي جبريل أمين كالروح روح القدس جبريل روح الأمين معناها مناوي جبريل أمين كوحي خوايل بوهمو پیغمبران هنا فمي جبريل أمين خستينا وضلموا هیچ ئینسانێک هیچ نەفسێک لەم سەرزەویەدا نییە
هەتا ئەو ڕۆزیەی بۆی دیاری کراوە نەیخوا نامرێ بەخوا لە لای ئەڵڵا دیاری کراوە ئاخر قمە ئاو ئاخر پارۆنان کە دەچێتە گەدەتەوە دڵنیا بە دڵنیا هەتا نەیخۆی ڕوحت دەرناچێت جا عەرزم کردن زۆرجار بەسەرهاتی واقعی و مێژووی و نووسراوی ناو کتێب و ئەوانەی کەوا واقعین شتەکەیان بینیوە جێڕانەوەی خراپ نییە ئێمە ڕەن بێت جەنابیشت ئەوانە زۆر بیست بێت لە ژیانی خۆش تا ڕووداوێت لە مەرگ گەڕابەوە چونکە نان لەسەر زەوی ماوە ساڵی 1970 لە شاری بەغا کەسێک دەکەوێتە ڕووباری دیجلەوە 3 شەو 3 ڕۆژ بێ سەر و شوێن دەبێت غەواسی تایبەت لەلایەن حکومەتەوە بۆی دەگەڕێن دوای 3 شەو 3 ڕۆژ دەری دێننەوە ئەمە شێخ مەحموود غەریب کاتی خۆی لە خوتبەیە لە بەغا باسی کردووە کە دەری دێننەوە ئەی بەنە خەستەخانە هەز دەکەن ڕوحێکی تیا ماوە جوڵەیەکی هێشتا هەیە عیلاجی تایبەتی ئەدەنێ و سیەکانی پاک دەکەنەوە و گەدەی دەشۆنەوە و ئیتر سەی دەکەن کابرا پشمینێک دەکا و دەکەوێتەوە قسەکردن هەڵدەستێتەوە دادەنیشێڵە داوای شۆربا دەکات شۆربا برسیمە شۆربان بۆ بێنن وەڵا قاپێکی گەورە شۆربای بەغایی بۆ دێن و شۆربا تەواو دەکا و هەمووی دەخوا بەلا دەدێ و سەیەکەم مردووە شێخ مەحموود غەریب لە خوتبەیە فەرموو بۆی 3 ڕۆژ لە ئاوا هەر مایەوە چونکە یەک شۆربای لەسەر زەوی مابوو شۆرباکەی کۆتایی پێ هات و ڕوحەکەی دەرچوو ئەو شۆربایی تا نەخوارد ڕوحی لەسەر زەوی دەرنەچوو بۆیە کاسبی بکە هەوڵ بدا پشت بە ئەڵڵا ببەستە ئەوەندەش خەمی لێ مەخۆ چیمان بۆ دیاری کرابێ هەر ئەوە دەبێ گرفتی مرۆڤ ئەوەیە ئەوەندەی چاومان لە مرۆڤە خەریکە خوا لە یاد دەکەین بۆ ڕزق و ڕۆزی واللهی گرفتی ئەم کوردستانە شەرەوەیە گرفتی هەموو مرۆڤایەتی ئەوەیە ئەوەندەی چاومان لە دەرگای ئەوە ئەوەندەی ئومێدمان بە وەفدی فڵان و فڵانە ئەوەندەی چاومان لە قسەی کاک و مامە واللهی ئەوەندە ئومێدمان بەو ئەڕەزاقە هەبوویە کە ذاتی ئەڵڵایە بەو خوایە گرفتی هەموو وڵات حەل دەبوو هەر چارەسەریش ئەوەیە عەقیدەی پاک و خاوێنت بگرە بەر خۆشەویستم ئەم بەشەر ئینشەڵا لە وتاری داهاتووترا تەواو دەکەین بابەتی ڕزق و ڕۆزی کە ژیانی هەمومان لەسەری بەندە گرنگە هەم عیبادەتە هەم تاعەتە هەم پاداشتە کەفارەتی گوناهە بەڵام بەینی خۆت و خوا لە پێش هەموو شتێکەوەیە پاکی کە و صافی کە دڵنیا بە ڕزقەکە هەر دێتە بەردەستت تۆ بە دویا دەگەڕێ ئەو بە دوی تۆ دەگەڕێ داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ڕزق و ڕۆزی حەڵال بە نسیبی هەموو لایەکمان کەی یا ڕەبی خوا ڕزق و ڕۆزی حەڵالمان بۆ بنێری خوا لەشمان ساخکەی دڵمان خۆشکەی تەندروستمان کەی عیزەتی نەفسمان پێ بەخشی هەتا دەژین خوایە خۆمان کاسبی بکەین و کەس خێرمان پێ نەکەو محتاجی دەستی کەس نەبین یا ڕەبی خوا دەرگایەکی ڕەحمەت لە میلەتی کوردی موسڵمانە بکەیتەوە یا ڕەبی خوا شفای نەخۆشەکانمان بۆ بنێری خوایە هەر جۆرە نەخۆشیەک تووشی هەر موسڵمانێک بووە تۆ الشافی و شیفا هەر لای تۆیە یا ڕەبی خوا شفای هەموو نەخۆشەکان بدەیت ئەوانەی دڵبەخەمن خوا دڵخۆشیان کەی ئەوانەی مەحزون و خەمبارن خوا ڕەحم بە دڵ و دەرونی غەمباریان بکەی یا ڕەبی خوا ئەوانەی کێشەی خێزانیان هەیە خوا بۆیان حەل کەی ئەوانەی کەوا ڕزق و ڕۆزیان کەمە قەرزارن خوایە بۆ تۆ ئاسانە دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لە هەموو لایەکمان بکەیتەوە هەموو ئەوانەی قەرزارن لە قەرزارێتی ڕزگاریان کەی هەموو ئەوانەی نەبوون لە نەبوونیەتی خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیتەوە دەرگای ڕەحمەت و بەرەکەتی خۆت لەسەر هەموومان و لەسەر ماڵی هەموومان بکرێتەوە آمین آمین یا ئەرحەم الراحمین يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون